ما مشكورية خطي سليماني حزم كلام هالمتاع بجداربم براسي شكي زور دوري زور دوري يعني عودان كدنوي كردستان إن شاء الله هركز لا يخويا هر برويكش برويني شكي جوراك دستان خوش بي خوش حالم هوا دارم همو صالح أم هالمتاع دوباره بيتو بودي بعودان كدنوي كردستان همو ما لجيريا بحسينو بزن جيان أزادي ئەمڕۆ ئێمە وەکو هاوڕێیانم لە گروپ و لە دەرەوەی گروپ زۆرینەی ئافرەکان کە شاخەوانن ئەمڕۆ بەشدار بوون لەگەڵمان بۆ چاندنی ئەم بەڕوانە کەواتە لێرە ئافرەت ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە توانای ئەوەشی هەیە ژینگەی خۆی بپارێزێ و سەوزی کاتەوە و بەسەر شاخەکانە سەرکەوێ ئامانجی خۆی بگەێنێ ژن ژیان ئازادی